بخير بی؟ بخير هاتي. بخير هاتی. زۆر سپاس. چۆنیە ڤینجان باشی؟ سپاس دەکەم باشم. هەموو شتێ باشە؟ هەموو شتێ باش. تەمرینی باشت کردووە؟ بەڵێ. چی دامادە کردووە بەمان؟ مەقامی دوعاوانێکی مقام؟ بەڵێ. کە هەم بەڕێستان و تووتانە هەم پێش ئێوەش مامۆستا ڕەفیق چالاک گوتوێتی مەقامی دوعاوانێکی. دوعاوانەکە. هەر مەقام ئەڵێیتی چکە نەڵێ؟ مەقام و بەستش. بەستەیەکیش. نەڵێ زین. فەرموو. هەموو خۆش بێ یابین خان ساعت برە قەشەم و دۆمنشین و نەرم و نازک برە کۆنترۆل لەبان ساعتەوە کۆنترۆل سەدات فرە قەشەم بوو ئەو تەحلیلگەلەکە ئەودالێ فرە کۆنترۆلێ فرە عەجیبی گەرگەتۆ بە ڕاحەتی ئەودا وەک خوانندەیەک حرفەیی فرە قەشەم و من خۆشمان لە ساعت نەموو خۆشیە ڤینجان دەنگت خۆش دوعاوانەکە نەوەک من و توتەنە وەک با بڵێن مامۆستای گەورە ڕەفیق چالاک تۆ وەکو خۆ دوتەوە زۆر مهمە تۆزێ ئاگال لە مەسەلەی هین بێ وشە بێ بۆ شوێن دەستکردی کردگار وێنەی نەک نمونەی ئەوە لەوانەیە سترێسی وای لێ کردبیت ڕیتمت زۆر زۆر باش بوو بە تایبەتەوە ڕیتمە گەڕیانە کە وەرت گرت بوویت زۆر بەباشی بوو
دەنگت زۆر باش بوو سپاس دەنگت خۆش بێت سپاس دەست خۆش هەر بژین. سپاس بێ سەرکەوتوی چۆنیە ڤنگیان یانکم زۆر باش بێستا باش بوو پێشکردنەکە و خۆم لێ ڕازی بووم لیژنش لێ ڕازی بوو و ئەوەی ویستم بیگەیانم گیانم زۆر باشە. ئەمینگیان تۆ لە هەفتەی سلەیمانیە دەرفەتێکی جیاوازە هەبوو کە بتوانی و بەتەنیا لەسەر ستەیج گۆرانی بڵێ ئەمە یارمەتی تۆیە؟ بەدڵنیایی ئەوانێ یارمەتی یاوە لەوەی کە تۆ زیاتر خۆت بناسی گۆرانێکی باش هەڵبژێریت کە بتوانێت ڕنگانەوەی خۆمی تیا بێت تۆزێت بە شێوێ لە شێوەکان بۆیە بەڵێ زۆر خۆش. دە پەرفۆرمانس ئەژوان دێڵۆ گەر تتخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێن نۆ مەبشۆپینە.